وەکو بەرێ تورکمانی عێراق و وەکو پێکاتی تورکمانیش هەموو لایەک متفقین لەگەوە داین کە ئێمە داواکارین کە لەم هەڵبژاردنە کە کۆتاکان بە تایبەتی کۆتای تورکمانی بە یەک بازنەی کە داواکەن بە یەک بازنەی بەشدار من لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمە لێرەدا لەبەرچی ئێمە داوای یەک بازنەی ئەەکەین لەبەرەوەی کە نەتەوەکان و کۆتاکان لە هەرێمی کوردستان کە ڕەوشێکی تایبەتمەندیەتیان هەیە کە زۆروفێکی سیستنایان هەیە کە سەیەم نەتەوەیە لەسەر ئاستی عێراق و دووەم نەتەوەیە لەسەر ئاستی هەرێمی کوردستانی عێراق دەبێت جیاکاری بکرێت و لەگەڵ نەتەوەکان و تر و لەگەڵ پێکاتەکانی تر بۆیە کە لە ئێستادا نوێنەرایەتی تورکمان بە پێچ کۆتە کە بەشدارە لە پەرلەمانی کوردستان ئێمە بۆ هەڵبژاردننی داهاتوو داواکەین کە ئەمە زیاد بکرێت و بۆ ئەوەی نەتەوەی تورکمان و بۆ ئەوەی پێکاتی تورکمان بە شێوەیەکی فراوانتر بەشدار من لە پرۆسەی سیاسی و لە پەرلەمانی کوردستان لە بڕیارە سیاسیەکاندا ئێمە تاکیدمان کردووە کە پێش هەڵبژاردننی گشتێکە پێش هەڵبژاردننی ئامەکە کە دیارە هەڵبژاردننی تایبەت تەنگدەرای تایبەت هەیە ئەو لە هەڵبژاردننی تایبەتە دیارە زۆر نەم هەڵبژاردنە دەستێوەردان زیاتر ئەکرێت و لە کاروباری کۆتەدا ئێمە وەکو بەرەی تورکمانی عێراقی لەگەوە داین کە کۆتەکان بەشدار نەبن لە دەنگدەرانی تایبەتی لە تەسویت خاستەوە یان هەڵبژاردننی تایبەتە لەبەرەوەی وتم ئەمە زیاتر موداخەلە و دەستێوەردان ئەکرێت و لەم هەڵبژاردنەدا